هێشتان پارتیتان نەناسیوە و پند لە مێژوو وەرناگرن. ئەمە پەیامی نوێی پارتی دموکراتی کوردستانە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان. محمود محەممەد وتەبێژی پارتی دموکراتی کوردستان ڕاگەیاندراوێکی توندی بڵاو کردووە و نووسیوێتی ماوەیە کە بەشێک لە بەرپرسان و میدیاکانی یەکێتی دوور لە پرەنسیب و ئەتەکێتی سیاسی و لە ڕوانگەی دۆخی ناوخۆیی یەکێتی لە پارتی دەڕوان و دژ بە ڕێزدار مەسرور بارزانی جێگری سەرۆکی پارتیمان و سەرۆکی حکوومەت دەوەستنەوە. هەڵوێستی نەیاران و قین لە دڵانە و چەواشەکاری بێبنەما بڵاو دەکەنەوە. دوایین بابەتیش کە بڵاو کرایەوە لە ڕۆژی 26 ئاب بوو کە لە ماڵپەڕی فەرمی یەکێتی بڵاو کراوەتەوە. وتەبێژی پارتی باسی هەڵوێست و شێوازی حکومڕانی سەرۆک وەزیرانی کردووە و نووسیوێتی مەسرور بارزانی لە کار و هەڵوێست و بۆچوون و سیاسەتەکانی لە حکومڕانی و کاری سیاسیدا لە چوارچێوەی بەرنامە و هەڵوێستی پارتی دموکراتی کوردستان بەردەوام دەبێت. بۆیە هەر جۆرە تەجاوزێک بۆ سەر کەسێتی مەسرور بارزانی بەلای پارتی و پارتیەکانەوە تەجاوزە بۆ سەر سەرجەم پارتیەکان و جەماوەری بە هەڵوێستی پارتی. لە ڕاگەیاندراوەکەی پارتیدا باسی دۆخی نێوخۆیی یەکێتی بەراورد بە پارتی کراوە و تێیدا هاتووە نووسەران و هەندەرانی پشت ئەو ڕاگەیاندراوەی یەکێتی لە ڕوانگەی دۆخی باڵباڵانەی ناوخودی خۆیانەوە دەیانەوێ وێنای پارتیمان بکەن. پارتیمان خاوەن ڕێبازێکی ڕاست و دروستە و خاوەن ڕابەر و مەرجەعێکە کە سەرۆک مەسعود بارزانیە و هەمومان ڕێبوار و خەباتگێڕی ڕێبازی بارزانین و لە سایە و چەتری جەنابی سەرۆک بارزانیدا بۆ یەک ئامانج و یەک ڕێباز تێدەکۆشین. پارتی بۆ یەکێتی دەڵێت ئەوانەی هێشتا پارتیان نەناسیوە و پند لە مێژوو وەرناگرن زۆرێک پێشتر خەونیان بەوە دەبینی کە پارتیش وەکو خۆیان لێ بکەن، بەڵام هەر وەکو چۆن پێشتر ئەو خەون و خەیاڵانەیان نەهاتە دی دڵنیایان دەکەینەوە پارتی و پارتیەکان بەهێز و باوەڕ بەخۆبوونەوە ئەو خەون و خەیاڵەیان جارێکی دیکە دەخەنەوە ژێرگڵ. لە کۆتایی پەیامی ڕاگەندراوەکەی پارتیدا هاتووە پارتی بە هەموو هێز و توانا و جەماوەرەکەیەوە پشتیوانی هەواڵ مەسرور بارزانی دەکات بۆ بەردەوامی جێبەجێکردنی سەرجەم ئەرکەکانی.